أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن أصدق الحديث كلام الله، وأحسن الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وإن شر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، لرافكردن و شيكردنەوەی پەرتووکی كشف الشبهات شيخ الإسلام محمد كري عبد الوهاب رحمة خوای لێبێ لە دەرسی ڕابردووە پێشەکەیەکمان باس کرد سەبارەت بە ناو و ناوەڕۆکی ئەم کتابە و عنوان و ئەو باسانەیەکەوە ئەم کتابە لە خۆی گرتووە. مؤلف كتاب رحمة خوای لێبێ دەفەرمێ: بسم الله الرحمن الرحيم، بناوي خوای بەخشندەی میهرەبان. دیارە زانایان کاتێک کە تەئلیفی کتێبێک دەکەن یاخود وتار و محاضرێک دەخوێننەوە، یا بە حەمد و سەنای خوا دەست پێکەن، یا بە بسم الله الرحمن الرحيم دەست پێکەن. دیارە مامۆستا محەممەدی کوڕی عەبدولوەهاب بە بسم الله الرحمن الرحيم دەستی پێ کردووە، وەکو اقتداء و تطبیقکردن و جێبەجێکردنی و شوێنکەوتنیەک بۆ سوورەتەکانی قورئان کە خوای گەورە میهرەبان کاتێ سوورەتێکی هێنا بێتە خوارەوە بە بسم الله الرحمن الرحيم دەستی پێ کردووە. پاشان دەفەرمێ اعلم، دەفەرمێ بزانە، اعلم ئەی تعلم، فێر بە. علم هو إدراك الشيء على ما هو عليه إدراكا جازما. العلم هو إدراك الشيء على ما هو عليه إدراكا جازما. أما بيوتري علم كدرك بشتبكي بشتكي و زانياري لبرانبر شتێکە بۆت بەرجەستە بێت، خۆی چۆنە ئاوها بە شێوەیەک کە هیچ شک و گومانت نەبێ لە بەرامبەر ئەو زانیاری کەوا هەتە لە بەرامبەر ئەم شتەیە. ئەمە پێی ئەوترێ علم. بۆیە مؤلف ڕەحمەتی خوای لێبێ بەم کەلیمەیە دەست پێکا، فەرمێ تعلم. ئینسان دەبێ خۆی فێر بکات، هەتا فێر نەبیت ناتوانی هەنگاو بنی. تۆ ئەگەر ڕێگایەک شارەزانەبی نەزانی ئەم ڕێگایە بۆ چۆڕە و بۆ چۆت بە ناتوانی بەسەریا بڕۆیت. بۆیە ئیسلامیش پێویستی بە عیلم هەیە. ئەگەر بتەوێ بە شێوەیەکی ڕاست و دروست بەڕێک و پێشی و مستەقیم و بەردەوام بی لەسەر ڕێگای ئیسلام، ئەوە پێویستت بە عیلمە بێت. ئەو عیلمەیە کە پێشت ڕۆشن نەکاتەوە، بەردەمت ڕووناک دەکاتەوە، دەلیلتە بۆ ئەوەی کە لە پێشتەوە بێ. چۆن ئەگەر کابرایەکی نەشارەزا لە گوندێکە بچێ بۆ گوندێکی تر کە لە نێوانیان شاخ و نشیو هەبێت، ئەو وەختە پێویستی بە دەلیلێکەیە. ئەو دەلیلە دەبێت لە پێشێوە بڕە ئەم شوێنی بکەوێت. ئەگەر نا، ئەگەر سەربەخۆ بڕە هەنگاو بنێ، ڕەنگە بکەوێتە شیوێکەوە ئیتر کۆتایی پێبێ. عیلمیش زۆر زۆر زەرورە بۆ کەسێک کە بێتە ناو ئیسلامەوە، و زیاتر زەرورە بۆ کەسێک کەوا بێوێ دەعوە بکە و بێوێ خەڵک ئاشناکە بەم ئیسلامە جوانە، و بێوێ هەموو ئەو گومان و شوبهە و چاواشەکاریانەی کە ڕوو لە ئیسلام دەکا بیڕەوێنێتەوە. بۆ کەسێک کە بێوێ پاسەوانی لە ئیسلام بکات، عیلم بۆ ئەم زۆر زۆر زەرورە. بەبێ ئەم عیلمە ناتوانێ ئەم کارە بکات. أفرمي اعلم رحمك الله، رحمة إخوان لبي، أن التوحيد هو إفراد الله سبحانه بالعبادة.
ئەفەرمێ تەوحید و یەکتاپەرستی کەوا مەبەستی سەرێکی مامۆستایە لەم کتێبەیە کە دەیەوێ تەوحید و یەکتاپەرستی خوای گەورە و میهرەبان ڕەگ دابووکتێ لە دڵی هەموو موسڵمانێکە. مەبەستی مامۆستا لەم کتێبەیە لە سەرەتاوە تا کۆتایی ئەوەیە کە موسڵمانان بناسێنێ و ئاشنایان کا بە یەکتاپەرستی خوای گەورە و میهرەبان. هەر بۆیە بەمە دەستی پێکردووە و هەموو بانگخوازێک دەبێ بەمە دەست پێ بکە و دەبێ ئەم یەکتاپەرستیە مەبەستی سەرەکی ئەو بێ حتا ئەو وەختی کە دەمرێ، نابێ هیچ کاتێک لێیلا بدە، فەرامۆشی بکە لە دەرس و وانەکانە لە دەعوە و بانگەوازێکەیە ئەم کۆڵەگە هەرە مەزنەی ئیسلام لەبیر بکە کە بریتێت لە تەوحید و یەکتاپەرستی خوا. توحيد شيء هو إفراد الله سبحانه بالعبادة. أويك أخواي قورو مهربان بتاكو تنها بپرستيت لعبادة كردنا. عبادة شيء حقيقة عبادة بريتية لذل لمحبة، يعني ببيع ويكوا الرتشاوي أو بكين كأما عبادتك شرعية أنا شرعية. أصل عبادة يعني كابراك مانغايك برستي، كابراك بتيك ده برستي، دارك برستي، بردك برستي. لكو كان جاي هنا وأم عبادته للذل لزليلية ولا محبته خوش بيستوى. يعني أم كابراي خوي زليل كردو بو أو دارو برده. أنجا خوش بيسي تواويشي بو هيا بوي عبادتي بوكا سوزدي بو دبا متماني بيتي توكلي لسرا أقر بيتو أم عبادتا فإذا أضيف إليها الإخلاص والإنقياد صار عبادة شرعية. ذل محبة كوتمان أصلي همو عبادتك أقر بيتو إخلاص دلصوزي وإنقياد ومتابعيتي أبيت السي أبيت عبادتك الشرعي. يعني تو بو خواهي قورا پرستيت نوێژی بۆ ئەکەیت چونکە خۆت بە زەلیل ئەزانی لە بەردەستی خواهی گەورەیە و خۆشت دەوێ بۆیە نوێژی بۆ ئەکەیت بۆیە سوزدەی بۆ دەبی و ئەمە لەسەر ئەساسی ئیخلاص و نیازپاکی دەیکەی و هەروەها بۆ شوێن کەوتنت بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام چونکە بەڵگەی لەسەر ئەوە عیبادەتی شەرعیەوەیە. شيخ الإسلام دفرمي العبادة اسم جامع لكل ما يحبه الله ويرضاه. ناوي چوكو كراوية همو أوشتانا أقريتو كخوا بي خوش وبي رازية من الأقوال والأفعال الظاهرة والباطنة. جاء أم عبادتي قولي به ياخذ عبادتي فعلي به، جاء يا قولي قلبي يا عملي قلب به، يا قولي جوارح به يا عملي جوارح بيت. أو عبادة بضل أنجام بدري يا بزمان بكري يا بأفعال بأندام كاني كي جست أنجام بدري همو أو أنا أقريتوا ما دام خواي جورا بم عبادتي بي خوشة وبي رازية وتدليلي لسرة أما همو أمانة عبادة. هرشتك كبي وترى عبادة دبيت تنها بو خواي جورا أنجام بدري كسرجم عبادة كان تنها وتنها بو خوا أنجام درا أو شخصة كسيكي تيا موحدة بلا مگر هاتو همو عبادة كاني بو خوابو تنها يك عبادة نبي بو غيري خواي أنجام دا دتواني بي بلي موحد ناتواني بي بلي موحد. أي وقت تشيا أبيت كسيك دشت قالبي مشركين جاءت الحكم مشرك دري بسري أنا دري أو شروط مانعة
بەڵام زاهریان کەسێک نوێش بکە ڕۆژوو بگرێ قورئان بخوێنێ باوەڕی بەخوا هەبێ باوەڕی بە هاتنی پێغەمبەری خوا هەبێ عەلەیهی السەڵات وەسەلام باوەڕی بە زیندووبوونەوە هەبێت بەڵام پێی وابێ کە قورئان نوقستانە خەلەلی تایە عیب و عاری تایە قورئان ئەمە کوفرە یا کوفر نییە کوفرە یا بۆ نمونە سوزدەی برد بۆ غەیری خوای گەورە و میهرەبان و پێی وترا سوزدە عیبادەتێکە لە عیبادەتەکان نابێ بۆ غەیری خوا ئەو بەردەوام بوو لەسەری دەتوانی بەم کەسە بڵێ موحید لە کاتێکە لە ناو سەد عیبادەتە ڕەنگە دانەیەکی بۆ خوای گەورە نەبێت ناتوانێت پێی وترێ موحید بەڵام ئەگەر کەسێک سەرجەم عیبادەتەکان کە ئەوەی پێی ئەوترێ عیبادەت شەرعەن بۆ خوای گەورە و میهرەبان ئەنجامیدا ئەوە دەبێتە کەسێکی موحید و سەرجەم پێغەمبەران بۆ ئەوە هاتوون کە خەڵک هەمووی موحید بێ کە هیچ شتێک لە هیچ شتێکا شەریک بەخوا بڕێر نەدەن ئەگەر هەرچەنە کەمیش بێ لەو کاتی کە هاتوون تا وەفاتیان کردەوە بۆ ئەو مەبەستە هاتوون ئەفەرمێ وهو دین الرسل هاندان بۆ تەوحید و بۆ ئەوەی کە خەڵک بە تەنها و تەنها خوای گەورە بپەرستێ و بە هیچ شێوەیەک شەریکی بۆ بڕیار نەدا هیچ عیبادەتێک بۆ غەیری خوا سەرف نەکا ئەمە دینی کێیە سەرجەم پێغەمبەرانە سەرجەم پێغەمبەران بۆ ئەم مەبەستە هاتوون مەبەستی سەرێکی هەمویان ئەمەیە الذي أرسلهم الله به إلى عباده كأم پیغمبرانا خواهی گەورە و میهرەبان ڕەوانەی کردوون ولقد بعثنا في كل أمة رسولا أن اعبدوا الله واجتنبوا الطاغوت ولقد قد كاتي أتيت فعل ماضي دلالتي تيبتي هي بلى تحقيق وتقريب يعني بالتأكيد بدڵنیایی أو لا مشلامي قسمة يعني چەند جۆر خوای گەورە ئاداتی تأكيد بەکار ئەهێنێ ئەلێرانەیە کە ئەفەرمێ بەدڵنیایی هەر پێغەمبەرێکمان نارد بێ بۆ هەرگەلێک ئەم پێغەمبەرە ئیشی ئەوە بووە کە قەومەکەی ڕاستپاردووە کە بە تەنها خوا پەرستن و دوور بکەونەوە لە هەموو شتێک کەوا دەپەرسترێ لە غەیری خوا وما أرسلنا من قبلك من رسول إلا نوحي إليه أنه لا إله إلا أنا فاعبدون خواهي گەورە کاتێ باسی نوحەکە کە یەکەم پێغەمبەرە ئەفەرمێ ولقد أرسلنا نوحا إلى قومه إني لكم نذير مبين ألا تعبدوا إلا الله ئەمە یەکەم قسەی ئەو پێغەمبەرە بووە عاد خواهي گەورە فەرمێ وإلى عاد أخاهم هودا قال يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره دعوة كردوا بتوحيد ثمود وإلى ثمود أخاهم صالحا قال يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره نفس قسەیان کردووە یەک منهجە یەک عەقیدەیانە سەرجەم پێغەمبەران كو پیغمبر فرمي عليه الصلاة والسلام الأنبياء إخوة لعلات يعني هميان كوري يك باوكن يعني چی كوري يك باوكن يعني عقيدة كان يك عقيدة أجر شي للتشريع لهندق مسائل أحكام دنيوية جوازان هبو بيت شتيق لا يك كان حرام بي لا كان حلال بي أما أصل عقيدة يك دانية وخواهي قولوا مهربانا فرمي وإلى مدين أخاهم شعيبا قال يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره نفس قصي كردو وخواهي قولوا فرمي بيغمري خواه عليه الصلاة والسلام إنا أوحينا إليك كما أوحينا إلى النبيين كما أوحينا إلى نوح والنبيين من بعده يعني أوسر الشيء كبوتو هاتوا همان وحية همان فرمانة كبو نوحاتو سرجم پیغمبراني دوای نوحيش
أفرمي فأولهم نوح عليه السلام يكم بيغمبر كخوان نارد بيتي كيا نوح الصلاة والسلام إخوة لسر به دیار ئەمش بۆ چوونی هەندێک لە زانایانە ئەگەرچی زۆرێک لە زانایانیش فەرموویانە لە پێش نوح کێ هەبووە؟ ئیدریس هەبووە. ئەگەرچی ئیدریسیش پێغەمبەر بووە بەڵام ئێمە نەبیمان هەیە و ڕەسوولیشمان هەیە. نوح سەلامی خوای لەسەر بێ چی بووە؟ ڕەسوول بووە. هەموو ڕەسوولێک نەبیە بەڵام هەموو نەبیەک ڕەسوول نییە. بۆیە ئیدریسیش چی بووە؟ پێغەمبەر بووە، نەبی بووە. واذكر في الكتاب إدريس إنه كان رسولا صديقا نبيا ورفعناه مكانا عليا. آدمش چی بووە؟ ئەویش پێغەمبەر بووە، نەبی بووە. پرسیار کرا لە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام سەبارەت بە ئادەم قال كان نبيا مكلما پێغەمبەرێک بوو. ئەویش قسەی لەگەڵ خوای گەورەیە کردووە. بەڵام لە سەردەمی نوحەوە بتپەرستی دروست بوو. لەو کاتەوە تەوحید و یەکتاپەرستی کێشەی تێکەوت لە ناو خەڵکیە کە ئێستا باسێکەین چۆن بووە. أفرمي أرسله الله إلى قومه لما غلوا خواهي قولنا ناردي بوسر قومكي لچكاتك لما غلوا كاتك غلو ينكرت سبب غلو كتيبو الشرك. غلوا في ماذا؟ في الشرك بالله تبارك وتعالى. غلو تيا مجاوزة الحد في التعبد والعمل والثناء قدحا أو مدحا أو غلوة. زيادة الروي كردن سنور بزاندن لعبادته خوابرستي بيت لكارو كردويا بي يا لمدح سنا كردني كسيكا بي يا لسرزنش كردني كسي كترا بي. يعني غلو أمام مجالكاني غلوة لم شتاني أنجام أدري. جاء غلو هي لعقيدية، غلو هي لعباداته، غلو هي لمعاملاته، وهروها غلو شيء لعاداته. مجالكاني غلو زيد الروي كردن أمانة. أرسله الله إلى قومه لما غلوا في الصالحين. زيد الرويان كرد لتشيا لبياوچاکانە. يعني چۆن زێدە ڕۆیان کرد لە پیاوچاکانە؟ يعني لە قاڵبی بەشەریەتی بردیانە دەرەوە، لە قاڵبی بەشەری چووە دەرەوە. صالح شێیە؟ هو الذي قام بحق الله وبحق عباد الله. ما في خوا جێبەجێکە وما في مرۆڤ دەور و پشتەکانی خۆشی جێبەجێکە. ئەو کەسێکی چییە؟ صالحە. بەڵام ئەم پیاو ساڵحە و ئەم پیاو چاکە خۆی عەبدە، یعنی مرۆڤە. بۆیە زێدەڕەویکردن تێیدا چی لێ دەکا؟ بەرزی دەکاتەوە بۆ ئاستێک کەوا ئەو پیاو چاکە بۆ خۆی ڕازی نییە بۆی کە بۆ ئەو ئاستە بەرز بکرێتەوە. لما غلوا في الصالحين ودا وسواعا ويغوث ويعوق ونسرا. ئەم پێنج پیاوچاکە لە بوخاریە هاتووە ئیبن عەباس ڕزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ هذه أسماء رجال الصالحين من قوم نوح. ئەم پێنج ناوە ناوی پێنج پیاوچاکی قەومەکەی نوح بوون. فلما هلكوا كاتك وفاتيان كرت أوحى الشيطان إلى قومهم. خلق زور بتاقد بون بوفاتي أم بياوچاکانە چونکە لە شوێنەکانە نەسیحەتیانە کرد، ئامۆژگاریانە کرد. کاتێک وفاتیان کرد شەیتان لەسەر شێوەی
مرۆڤێک الله ئەعلەم هات بۆنە ئەو قەومە وتی بۆ ئەوەی کەوا ئەو پیاوچاکانە لەبیر نەکەن و بەردەوام لە فکرتان بێ بۆ ئەوەی کەوا عیبادەت و خواپەرستان لەبیر بێ أنصبوا إلى مجالسهم التي كانوا يجلسون فيها أنصابا ورن داتاشن لسر شێوە شکڵی ئەوان لە مەجلسەکانی خۆتانە داینێن کاتێک ئەوا بینن بۆ خۆتان ئەو پیاوەتان بەبیرەکەوێتەوە وەکە ئەو پیاوەشتان بەبیر کەوتەوە عیبادەت و خواپەرستیتان بەبیرەکەوێتەوە ئەو وەختە وەکو ئەوایە کە کابرا بۆ خۆی لەناوتان نابێت وسموها بأسمائهم يعني ناوي شي لبنن كاتب تكدرستكي ناوي لبنه كأما ود أو السواع أو يغوث أو يعوق أو نسر ففعلوا هشتا بتبرسي روي نداوة أو أنجلنيتي خوان أميشيان كرت بويا هتا تنجيلك أم بتانا نبرسترا شو كده يعني زاني أما أنا بياوشاك بنو قابليوني كبرسترين حتى إذا هلك أولئك أتاوكو تنجيلك بسري الروي ونسي العلم عبدت أتاو كاتيكوا علم معرفتي توحيد لنا وخلقها كزو لاواز بويوا خلق دسيان كردسي پرستني أو بتانا أي باش أجر علمي توحيد ويكتا پرستي خوا هر زندو بوايا کەس ڕۆژێک لە ڕۆژان زاتیەوەیە کردکەوە ئەم بتانە پەرستێ نەخێر بۆیە ئێمە هەمیشە هەوڵە دەین کە تەوحید و یەکتاپەرستی خوای گەورە هەمیشە زندوو بێ لەناو موسڵمانانە چونکە کە تەوحید و یەکتاپەرستی لاواز بێ ئەو کاتە بوار خۆشەکرێ بۆ ئەوەی کەوا خەڵک ئامادە بن تووڕەهاترین شت بپەرستن دارێ پەرستێ بەردێ پەرستێ یعنی چەند ساڵێک لەمەوە پێش 20 ساڵ یا 30 ساڵ لەمەوە پێشیش چونکە تەوحید و یەکتاپەرستی بە شێوەیەکی وا برەوی پێ نەدرابوو ئیهتیمامی پێ نەدرابوو کەم کەسە بوو کەوا قەبر نەپەرستێت کەم کەسە بوو کە دار و بەرد نەپەرستێ بەڵکو ئەگەر کەسێک بواە ئینکاری ئەو شتەی بکردایە هەر دەیانوت تۆ لە دین هەڵگەڕاویتەوە هەر دەیانوت تۆ هەر شەر و شێتە بی پاشکەمێکی تر یعنی وا ئەم عەقیدە خوڕافەتەوە لە دڵیانە چەسپی بوو بەڵام لە دوای ئەوەی کەوە ئیهتیمام درا بە عەقیدە و یەکتاپەرستی ڕەب العالەمین و تەوحید و ڕوون کرایەوە یەکتاپەرستی و تەوحید زۆر موهیممە ئێستا بە فەزڵی خوای گەورە و میهرەبان لە هەندێک لەو شوێنانەی کەوا مەرقەدەکەی تیا پەرستراوە ئەگەر کەسێ بچێ داوا لەو شەخسە بکە خەڵک گاڵتەی لە عەقڵی دێ ئەوە فەزڵی تەوحیدە فەزڵی لە دوای فەزڵی ڕەب العالەمین سەبەبی ئەو مامۆستایانەیە کەوا مسلمانانیان بەرچاو ڕۆشن کرد لەوەی کەوا تەوحید و یەکتاپەرستی دەبێ گرنگی پێ بدرێ بەڵام کاتێک کە تەوحید و یەکتاپەرستی دیارە پێش قەومی نوح یعنی پێشەوەی کە نوح بێت سەلامی خوای لەسەر بێ پێشەوەی کە بێ پێغەمبەر چونکە هات بوو بە پێغەمبەر ئەو یعنی دەعوە و شەو و ڕۆژی بانگەوازی ڕوون و ئاشکرایی نهێنی و ئاشکرایی هەموو بۆچی بوو بۆ یەکتاپەرستی ڕەب العالەمین بوو بۆیە ئەو کاتێک کە لەناو قەومی نوحە نوح سەلامی خوای لەسەر بێ 950 ساڵ دەعوەی کرد و کەس نەما لەوەی کە لە تەوحید و یەکتاپەرستی نەگا ئەنجا کە ئەو قەومە شایستەیەوەی کە لەناو بچێ بڕوا نەمێنێ بفۆتێتەوە یعنی حتى نوح سەلامی خوای لەسەر بێ دوعای لە منداڵەکانیشیان کرد ولا يلد إلا فاجرا كفارا يعني بشويشي وا نوح سلامي خوای لەسەر بێ تەوحید و یەکتاپەرستی ڕوون کردەوە کەوا بوو سەرەتای شەریک بۆ خوا بڕیاردان لە چێوە هاتووە الغلو في الصالحين زێدەڕەویکردن لە پیاوچاکانە پیاوچاکە خوات جای بەخێری باتەوە ڕێزی لێ دەگرین حورمەتی دەگرین هەوڵ دەدەین پیاوچاک زۆر بێ چەند پیاوچاک زۆر بێ چاکە
بەڵام ئەم پیاو چاکە دەبێ هەر لە سنووری خۆیان بمێنێتەوە کە عەبدێکە لا یعبەد پیاو چاکە بەڵام قابیلی ئەوە نییە کە تۆ لێی بپاڕیتەوە پیاو چاکە بەڵام قابیلی ئەوە نییە کە تۆ داوای مناڵی لێ بکەی پیاو چاکە بەڵام قابیلی ئەوە نییە کە شفای نەخۆش بدا وەفاتی کردووە ئەفەرمێ وآخر الرسل محمد صلى الله عليه وسلم کۆتای هەموو پێغەمبەران محمد عليه الصلاة والسلام ما كان محمد أبا أحد من رجالكم ولكن رسول الله وخاتم النبيين وخاتم النبيين پێغەمبەریش عليه الصلاة والسلام کۆتای هەموو پێغەمبەرانە فەرمووی وخاتم النبيين بۆ نەیفەرمووە وخاتم المرسلين بەڵێ جزاك الله خيرا بۆی دەرگا دابخە کە ئەگەر بیوتایە خوای گەورە وەخاتەم المرسەلین ڕەنگە کابرایەکمان لێ ڕاستەوە بایە وتێتی کاکەوە مرسەلینە بەڵام من نەبیم و نەبی جیاوازە لەگەڵ مرسەلە بەڵام کەوتی وەخاتەمە نەبیین یعنی ئەگەر نەبی نەبێ ئەولاتر و لە پێشتر ئەوەیە کەوا مرسەلیش نابێ ڕەسوولیش نابێ چکە ڕەسوول یعنی چۆنڵێ پلەیەکی بەرزترە لە نەبی بۆیە مادام نەبی نییە من بابی ئەولە ڕەسوولیش لە دوای خۆی نابێت پێغەمبەری خۆمان عليه الصلاة والسلام هات چی کرد كسر صور هؤلاء الصالحين وێنەی ئەو پیاوچاکانەی کە هەڵواسرابوو لە ناو کەعبەیە هەمووی شکان لە ناوی برد لە چ کاتێکە لە فەتحی مەککەیە أرسله الله إلى أناس يتعبدون ويحجون ويتصدقون ويذكرون الله كثيرا ولكنهم يجعلون بعض المخلوقات وسائط بينهم وبين الله يقولون نريد منهم التقرب إلى الله ونريد شفاعتهم عنده مثل الملائكة وعيسى ومريم وأناس غيرهم من الصالحين پیغمبر عليه الصلاة والسلام هات بناو قومك أم قوما عقيدة وبيرو باوريان چۆنە أم قوما حەجەکەن سەدەقەیان هەیە ذکری خواکەن بەڵام لەگەڵ ئەوەشە هەندێک مەخلوقاتیان کردووەتە واسطە لە بینی خۆیان و خوای گەورەیە هەندێک مەخلوقات کردویانە بە واسطە لە بینی خۆیان و خوایە جا ئەو واسیتانە و ئەو مەخلوقاتانە جاری وهەیە بتێک بووە بەڵام ئەو مەبەستیان پیاوچاکێک بووە پیاوچاکە لەسەر شێوی بتێکدایان تاشیوە وەکو عوزە یا وەکو لات ئێستا پیاوچاکێک بووە وەکو باسیەکەین بەڵام ئەوان هەستاون کردویان بە بتێک ئێستا خۆم بەستیان خودی بەردەکە نییە بەستیان ئەو شەخصەیە کە لەسەر ناوی ئەو شەخصە و هیمەتی ئەو شەخصە ئەو بتیان داتەشیوە کردویانە بە واسطە لە بینی خۆیان و خوای گەورەیە لە کاتێکە باوەڕیان بۆیە کە خوا خالقە خوا مدەبیرە خوا ئەم ئەرزوو ئاسمانی دروست کردووە ئەو بەڕێوانەدا ژیانی ئەوان مردنی ئەوان بەدەست ئەوەیە ڕزق و ڕۆزی ئەوان بەدەست ئەوەیە ئایا پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام کە هات موقفی چۆن بوو لە بەرامبەر ئەم عەقیدە و بیر و باوەڕەیە چۆن ڕووبەڕووی بۆیەوە ئایا ئەقراری کرد دانی پیانە یاخود هەندێکی پەسەند کرد و هەندێکی ڕەفز بکاتەوە یا جملەتەن و تەفسیلەن هەر هەمووی ڕەفز کردەوە چۆن بانگەوازی کرد بە چ چاوێک تەماشای ئەم عەقیدە و بیر و باوەڕەی کرد ئەمە ئینشاءڵڵا لە دەرسی داهاتوە بە ئیزنی خوای گەورە لە خزمەتتانە باسێکەین بۆ ئەوەی کە بزانین عەقیدە و بیر و باوەڕی مشریکانی سەردەمی پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام چی بووە هەتا وەکو ئەمڕۆژ هەمان تەسەڕوفات و عیبادەتکردن دووبارە نەبێتەوە بۆی خوا پەنامەمدا هیچ مسلمانێک نەکەوێتە ناو شەریک بخوا بڕێردانەوە وەکو ئەوان کەوتونەتە ناو ئەو تاوانە گەورەیەوە أقول ما سمعتم وأستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا